بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وصار على نهجه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. خۆشەویستان و عزیزان مامۆستایانی قەدرگران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵین کەوا بەردەوامین لە درێژەی ڕوونکردنەوە و شیکردنەوەی وانەکانی کتابی متنی ئەبی شوجاع واتە فتح القەریب. ئێمە لە درێژەی باس و بابەتەکان لە درێژەی وانەکان گەیشتینە باسی فەرائیض و وەسایە واتە میرات و وەسیەت. فەرائیض واتە بەس لێرەدا ئەو پشکانی کە دانراون لە قورئانی پیرۆز لە سنەتی پیامبەری خوا صلی الله عليه وسلم کە شریعەت لە بۆ ڕوون کردینەوە، ئەو بەش و پشکانەی کەوا ئیسلام لە بۆ میرادیرەکانی دایناوە واتە فەرائیض لەکەڵ ئەوەیە کە میراتی پێگوترێتن یاخود میراث بە زمانە عەرەبیەکەی، بەڵام لە کوردەواری خۆمان هەر پێی دەڵێن میرات لە میراثی وەرگیرەیە، واتە ئەو پشک و بەشانەی کەوا کەسێک کە وەفاتە کاتن وەرەثەکانی ئەوانەی کەوا لە پاش بەجێهێنین دەگرن. ئەو باس و بابەتێکی زۆر گرنگی پێدراوە لە شریعەتی ئیسلام. تەنانەت پیامبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودیەکدا زانست و زانیاری ئیسلامی لە سێ شت کۆ ئەکاتەوە. یەکەمیان قورئان، زانست و زانیاری هەبوون بە قورئان، دووەمیان بە فەرمودەکانی پیامبەری خوا صلی الله عليه وسلم، سێیەمیان بە میرات و ئەو بەشانەی کەوا شریعەت لە بۆ میرادگیرەکان دائەنێتن. واتە ئەوانە سێ زانستی سەرەشین. ئەوەی دیکە نەک بەو مانایە پێویست نەبێتن، بەڵام وەکوەڵێ ئەهەم و مهم هەیە، ئەوانە سێ زانستی زۆر گرنگن کە پێویستە گرنگی پێ بدرێ و تەنانەت دەیکاتە نیشانەیەکی وەک بڵێن لە نیشانەکانی نزیکبوونەوە لە ڕۆژی دوایی کە نەمانی ئەو زانستە و فەرامۆشکردنی و ئیحتیمام پێنەدانی تا گەڕان بە دوو کەسانێکدا کە شارەزان لەو بابەتە. بۆیە ئەو بابەتە بەڕاستی بابەتێکە هەستیارە بەوەی کە پێویستە گرنگیەشی زۆری پێ بدرێ، ئەوانەی کەوا بڵێن بیرکاریەکی باشەزانن لە ڕوانگەی شریعەتەوە ئاشنایەتیەکی تەواویان هەیە کە گرنگی پێ بدەن، چونکە بابەتێکە بەڕاستی پەیوەستە بە حیسابات و بەلێکدانەوە و بەلێک دەرکردن و بە هەموو ئەو تەحویل و خستنە سەری یەکتر و لێک دەرکردانەی کە هەیە. بۆیە دەبینی لەناو ئەسحاب کۆمەڵە ئەسحابێک کەوا زۆر مەشهوور بووینە خۆیان لێ ڕازی بێ بە شارەزا و زانا و لێهاتوو لەو بابەتە. یەک لەوانە ئیمامی عەلی بووە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێت کە چەندین باس و بەسەرهاتی لی ئەجێڕێتەوە کە زۆر ئاشنای ئەو زانستە بووە. تەمان ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێ شاگردێکی نزیکی پیامبەری خوا بووە صلی الله عليه وسلم. بێگومان ئەو زانست و معریفە جوانەی کە ئیمامی عەلی هەی بووە لە خۆی نەبووە خەڵکێک ئیدعایە ئەکاتن، بەڵکو بەوەی بە کە لە پیامبەری خواوە صلی الله عليه وسلم نزیک بووە. جا دووەمیان ئیبن عەباس بووە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ، ئەویش کە دوعای پیامبەری صلی الله عليه وسلم پێ خەڵات بووە. سێمیان عەبدوڵای کوڕی مەسعود، چوارەمیان زەید کە پیامبەری خوا صلی الله عليه وسلم زۆر مەدحی زەید دەکا، ئەفەرمێ ئەفڕەدوکم زەید، زاناترینتان بە فەرائیض و بە میرات دابەشکردن زەیدی کوڕی ثابتە. بۆیە کاتێکەوە زەید وەفاتە کاتن، یعنی خەڵک دەڵێ زانایەکی گەورە لە مەدینە وەفاتی کرد. لە لای ئیمامی عومەر زۆر کەسێکی ڕێز لێگیراو بووە، یعنی لەناو ئەسحاب زەید لەبەرەوەی کەسێک بووە کە زۆر ئاشنا بۆ بەو زانستە گەورەی ئیسلام. وە لە دوای ئەوان تابعین، یعنی گرنگی زۆریان پێداوە، فقهای سەبعە لە مەدینە زۆر گرنگیان پێداوە کە مەشهوور بووینە بە ئاشنا و شارەزا بەو زانستە گرنگ و پایەدارەکە زانستی فەرائیضە. بۆیە ئەو زانستە بەڕاستی ئێستا ئێمە کە دەچینە خزمەتی هەر وەک ئەڵێن تێپەڕینیەکە بەناو ئەو بابەتەدا، یعنی تەنها و تەنها ئاشنابوونە بە سەرە ناونیشانەکان ئەجینە بەو دەرسە و بەو کتابە، ئەمە ناگەینە بنجوب ناوانی، چونکە زانایان زۆریان لەسەر نووسیە و بابەتێکە هەڵ ئەگریتن. بابەتی فەرائیض لەبەرەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بەو دابەشکاری کۆمەڵایەتی وە هەیە لە نێوان ئەو سیلسیلەی کە مرۆڤەکان پێکەوە ئەمینێنەوە. دیارە جاروهەیە باپیر دەمینێتەوە ئەو هەموو لەوە نەتیجەی لە دوا ئەمینێن کە لە کوردی دەڵێن
نەوە و نەتیجە و نەدیدە عەفوەن نەدیدە چییە؟ یعنی نەوەی چەند پشتێک پێکەوە بینێت. تەمان هەیە ئێستا هەیە لە سەردەمی خۆماندا، بەڵام کەمن دەگمەنن ئەوانە کەسێک کا دەمریتن ئەو هەموو دابەشکاریە چێ لا ئەچێت و چێ ڕێگرەویت و چێ هەرناگریت و چۆن ئەوانە هەموو لە کتوبی فقەهای ئیسلام بە تەفسیلی شیکرایتەوە باس کراوە. بەڵام ئێستا ئێمە لێرانە وەکو گوتمان تەنها ناونیشانەکان ئەفێنین، ئەجینە ناتوانین بچینە بنج و بناوانی ئەو باس و بابەتە. تەنانەت کتابێک هەیە زۆر مەشهورە لە نێو عولەمای کوردستان، بە ڕەحەبیە مەشهورە، یعنی ناوی ڕەحەبیەیە، کە ئەو بابەتەی یعنی عولەمایمە ئەوەندە لە پێش بووینە لە ڕووی زانستی و لۆغەیوانە هەمووی بە هۆنراوە هۆنیتەوە، یعنی ڕەحەبیە هەمووی شعرە. تەمان هەموو زانستەکان وابوونێت، تەنانەت لە کوردیشدا، نەک هەر لە عەرەبی هۆنیتیانەوە، بەڵکو لە کوردیشدا ئەو بابەتانە هەمووی بە شێعر هۆنراینەوە. زە تەمان چەند هۆکارێکە بووە، نەبوونی وەرەقە و لەبەرکردنیەکی باشتر و پتەوکردنی مەتنەکان و هەموو ئەو بابەتانە هۆکار بووینە. دێینە سەر ئەو کتابە کە باسەکاتن کتاب الفەرائض والوصايا، باسی میراتەکە و لە کۆتا بەشی ئەو پەرتووکە ینی ئەو بابەی ئەو ڕۆکامە دەیخوێنی، باسی وەسیەتی شکات کە وەسیەتیش وەک میرات پەیوەندیدارە بە وەفاتکردنی ئەو کەسە و لە دوای وی کە تەعاملی لەگەڵ ئەکرێتن. دەفەرمێت والوارثون من الرجال 10، ئەوانەی کەوا میرات ئەکردنی لە پیاوان دەن، ژمارەیان دەیە الئیبن کوڕ و ئیبن الئیبنی کوڕی کوڕ و ئین سەفەلە تا دێتە خوارێ. تەمان لێرە کە دەڵێن تا دێتە خوارێ، جا ئەوە ینی بە ئەندازە وەکو گوتمان ئێستا دینە حەجب و منع و ئەوانە کە دێتن، ینی هەموو هەر پێکەوە هەر ناگرن، هەموو هەر پێکەوە بەشەکان نابن. بەڵام کاتێک کە کەسێک دەمریتن کوڕی لە باش بەجێمایە، ئایا چێ ئەولاتر و ئەوانە، جاوە هەمووی باس ئەکرێتن. والئەب والجد وئین عەلا، باوک ئەگریتن لە مردووەکە و باپیر وئین عەلا، تا بەرەو سەرەوە بچیتن. وەکو گوتمان جارەوە هەیە، یعنی بۆ نمونە ئەو حاڵەتانە چۆن ڕۆدە، نەبینی ڕووداوێکی سروشتی دێتن کارە ساتێک کە شتێکە عائیلەیەک باپیر و نەوە دەرەچیتن، یافود هەمویان ئەوە دەبن بەس نەوەیەک دەمینێتەوە، هەمویان لە ناوەچن بەس باپیر دەمینێتەوە. ئەو حاڵەتانە حاڵەتی بوومە لەرزەکەی کەوا بۆ نمونە ئەو بوومە لەرزانە دەبینی کە دێن عائیلەیەک لە ناوەچی یەک کەسیان لە شارێکی دیکێ ئەو دەربازە بیتن. ئیسلام باسی هەموو ئەو فروع و کەڵانەی کردی کە لە ناو کۆمەڵگات چۆن پەیوەندی تارن پێکەوە مرۆڤەکان. والأخ وابن الأخ، برا و برازا وئین تەڕافە، تا بەرەو ئەولاتر بچێتن. ئەوە واتە کوڕی برا کوڕی برا، ئەوها بەو شێوازە وئین تەڕافە، واتە تا بەرەو ئەولاتر دەچێتن. ئەوەی دیکە بەرەو سەر بوو وئین عەلا، ئەوەی دیکە وئین سەفەلە، تا بەرەو خوار بێ. ئەو جا وئین تەڕافە چکە برا ئەوە بەرەو حسابکە بەرەو خوار و سەر نییە، بەرەو تەنیشتەکانە، وەک بڵێن ئەگەر تەسویرێک لە زەینی خۆماندا بکەیت. والعەم مام دەگرێتن، و ئیبن العەمی و ئامۆزە وئین تەباعەدا، تا بە دوورەکەوێتەوە کوڕی ئامۆزە. ئەوانە ئەوە وەکو گوتمان لە کارە سات و لە ڕوودا و ئەوانە هەموو کە ئەو حاڵەتانە ڕوو ئەدەن، یاخود کە کەسێک زۆر بەتەمەنە بێت و هەموو عائیلەی خۆی دەمرێت و تەمەن ئەو شتانە دنیا کۆنە، جاروێ لە سەردەمی خۆشمەنداش ڕوو ئەداتن. وەزەوج، کاتێکەوە ئافرەتێک وەفاتەکاتن چێ لێ ئەگرێتن؟ مێردەکەی کە لێی ئەگرێتن. والمەولە المعتق، جاران بەندە و کۆیلە هەبوون، عەبد و کۆیلە و ئەوانە، کەسێک کە کەسێکی ڕزگارە کرد ئازادێکریانی با بڵێن ئازادێکرد و دەی کڕێەوە دەیگۆ لە ڕاهی خوای گەورەت و ئازاد بی، ئیتر ئەویش ئەگەر هاتوون کەسێکە ئەو بەندەیە مرد کە ئەویش میرات لە عەبد و کۆیلەکە دەگرێتن. ئەوە دەربارەی پیاوان. والوارثات من النساء، و ئەوانەی کە میرات ئەگرن لە ئافرەتان چێنە، من النساء 7، ئەوانیش 7. ینی زۆر زار قسەمان پێ دەگوترێتن، دەڵێن ئافرەت میرات ناگری و نازانم چی و ئەنی ئەو قسە بێ بنەمایانە کە هیچیان لە منتەڵەقێکی علمیەوە قسە ناکرێتن. محەممەد عەمارە ئەو مفەکیرە مصریە لێکی لە بەرنامەکان بەشدارە، یعنی لێکدانەوەیەکی ئەوەندە جوانە، کاتەبان کتابێکی نووسێ لەسەر ئەو بابەتە،
زۆر بە جوانی ڕوونکردنەوە ئەکاتن کە تا حەدێک لەوانەیە ئافرەت لە پیاوی زۆرتر بگری بە هەموو کەڵ و فەرعەکانیەوە. بۆیە یعنی ڕاستە مەسەلەی فەرائید مەسەلەی میراث عەدالەتە، یەکسانی نییە، عەدالەتە. بەڵام ئافرەتەکانیش زۆر ئەوانیش بە زۆر ڕەنگەوە ئەگرن دوای ئەی مەهر ئەدی ئەو مارەیە کە دەیدرێتێ ئێوە هەر بە زیندیە چاوان ئەو هەموو پارەی دەدرێتێ ئێخۆ ئەوانە نەفەقە بە هەمان شێوە، یعنی ئەوانە هیچ بەراورد ناکرێن یاخود هیچ تێبینیەک نادرێت لەو بابەتە. ڕاستەخۆ دەڵێن وەڵا ئیسلام وەک بڵێن زوڵمی لە ئافرەت کردووە للذكر مثل حظ الأنثيين. طبعا دكتور عثمان هەڵەبجەییش کتابێکی داناوە للذكر مثل حظ الأنثيين بين مراد القرآن وفهم الإنسان شتێکی ئەو هەیە گەر هەڵە نەبوون نامیلکیەکە عینی لەسەر ئەو بابەتەی نووسیە. بۆیە ئەو بابەتە بەڕاستی دەبی لە مونتەڵەقێکی زانستیەوە لێکدانەوەی لێ بکرێتن ئەجینە زۆر جار خەڵکانێک بە هەڵە دەکەونە داوی نەزانەکان و ئەوانەی کە شوبهە پەیدا ئەکەن. ئەلبنت یەکەمیان لە ئافرەتان کچ، کەسێک کە دەمرێتن کچەکەی لە هەموو کەس ئەولاترەوە بنت الئبنی کچی کوڕ واتە نەوە لە تەرەف کوڕەوە، والأم والجدة و دایک و داپیرە، والأخت والزوجة و خوشکی مردوو و خێزان واتە پیاوێک کە وەفاتی کرد خێزانی هەبوو ئەو خێزان، والمەولات المعتقة دووبارە یعنی ئافرەتێکی خانەدان بووە ئافرەتێکی خوا پێدا بووە تاجیرە بووە ئیتر هەر چۆنێک بووە کە عەبدی کڕینەوە ئازادی کردینە ئەویش بە هەمان شێوە کاتێک کەوا عەبدەکە دەمرێتن دەبێتە میراثگیری عەبدەکە. ومن لا يسقط بحال جا طبعا ئەوانە وەکو ئەوانەی کەواریثن لە ژن و لە پیاوان. لێرەدا تەفاسیلێک دێتە پێشەوە طبعا هەمویان پێکەوە خۆ ناگرن، چەندیان کە هەبوون بە هیچ نەوعێک هیچ ڕێگرێک نابی لەوەی کەوا ئەو کەسە بێبەش نەبێت لە میرات. دەڵێت ئەوانەی کەوا ساقط نابن واتە بە هیچ نەوعێک بێبەش نابن لە میراتگرتن خەمسەتون 5 کەسن. ئەزەوجان پیاو کە دەمرێت خێزانەکەی بە هیچ نەوعێک بێبەش نابێ، ژن کە دەمرێت مێردەکەی بە هیچ نەوعێک بێبەش نابێتن، ینی ئەوانە پشتی خۆیان دەبن. والئەبەوان دایک و باوک لە هەبوونی کوڕ و کچ و ئەوانە خوشک و برا ئەوانە دایک و باوک بێبەش نابن لە هەبوونی مێرد و ئەوانە گەر شووی کردویە گەر ژنی هێنابێتن ئەوانش بێبەش نابن. وەوەلد الصڵبی کوڕی خۆی کچیان کوڕ وەلد کە دەڵێ لێرانە مستەڵحێکەواتە مەبەستی پێ کوڕ و کچە، یعنی مەبەست لێرەدا هەر کوڕ نییە. وەلد واتە کوڕ و کچ کاتێکەوە پیاوێک دەمریتن نەکس نەکوڕەکەی بێبەش نابێ. وەلد الصڵب واتە لە خۆیەوە بێتن ئی خۆی بن ذەکەرن کانە و ئونثا کچ بێ یان کوڕ بێ. ومن لا يرث بحال 7 ئەدی چی هەیەن لەناو کۆمەڵگا بە هیچ نەوعێک میرات ناگرن، چۆن 5 کەس بە هیچ نەوعێک بێبەش نەبوون بە هیچ جۆرێک، 7 کەسیش بە هیچ جۆرێک پشتی میرات نابن. العەبد طبعا ئێستا نەماون بەو نەوعی کە تەعاملی ئیسلامیان لەگەڵ بکرێت دەنا عەبدایەتی و کۆیلایەتی بەردەوامە زۆر بە خراپتر و قوڕبە سەرتر بەرامبەر ئەو کەسێک کە دەبێتە عەبد و کۆیلی هەندێک شت کە لە سەردەمی ئێستایە. عەبد و کۆیلە والمدبر جا طبعا عەبدەکان کە لە کۆتایی ئەو کتابەدا لە یعنی ئەو پەرتووکە کۆتایی باسەکە عەبدەکان چەند شێوازێکیان هەبووە کە دەڵێن عەبد بەگشتی. ئەو جار لەناو عەبدەکان مدبر هەبوو. مدبر ئەوەی کەوا سەیدەکەی پێگوتێ کە وەفاتی کرد سەیدەکەی ئەو ئازادە بێ تەدبیری لۆکراوە، ئەوەشیان بە هیچ نەوعێک ناگریتن. وأم الولدی کاتێکەوە ئافرەتێکی جاریە بوودیان هینا و منداڵیان لیا بوو سەیدەکە دەچۆ لای ئەویش ناگریتن. والمکاتب مکاتب کەوا نووسراوی لە ئۆکرا پێی دەگوترا کە بچی پارەیەک بە ئەندازەی کڕینیەوەی خۆی پەیدا بکاتە سەیدەکەی ڕزگاری کاتن ئەوەش ناگریتن. والقاتل کەسێک بوژیتن بە هیچ نەوعێک میراتی لێ ناگریت خوا پەناماندات. ئیتر ئەوە وەکەڵێ خەسیرە الدنیا والآخرة لە دنیا و لە قیامەت ئەو کەسە زەرەرمەند. والمرتد کەسێک خوا پەناماندا کە موسڵمان بێ و هەڵگەڕێتەوە ئیتر کە ئەو حکمە شەرعیانەی دەستنە سەرێ و یەکێک لەوانە میرات ناگرێتن لە کەسوکارە موسڵمانەکەی.
وأهل ملتين بۆ نمونە باب مسلمان بۆ کوڕەکانی بە کافری ماینەوە کچەکانی بە کافری ماینەوە ئیتر دەوروبەری خێزانی یاخود بە پێچەوانە بە نەوەیەکی دیکە ئەوانش ئەگەر یەک کافر بە یەک مسلمان بێتن ئەوانش لە یەکتری ناگرێت. طبعا ئیسلام وەکو گوتمان باسی هەمویانی کردیە و ئەقرب العصباتی دینە سەر باس و بابەتێکی کە طبعا لێرانە هەر هەمووی بە یەک فەسڵ بە یەک ئەوە باس کردیە لە ڕاستیدا هەمووی ئەو بابەتانە تێکەڵاون و زۆر تەفاسیلیان ئەوێتن لە کتوبە گەورەکانی فوقەها زۆر بە جوانی و بە درێژی باس کراوە بەڵام لێرە هەمووی بە پوختی و کورتی لۆی باس کردی. دینە سەر عەسەبە چێنە ئەوانەی کەوا کەس و کار و پشت و پەنا بە کوردی دەڵێن پشت و پەنا ئەوانەی پشت و پەنای مردووەکەن لە نێرەکان باوکو و برا و مام و ئەوانە ئەو عەسەبانە ئەوانە کە ئەوانە پشت و پەنان عەسەبەن نێرەکان لە کەسە نزیکەکانی مردووەکە. و ئەقرب العەسەباتی نزیکترین عەسەبە چێنە کە میراتەگرن لە مردووەکە کە شەرع لۆی دیاری کردینە. العصبة هم أبو الإنسان وابنه والذكور المدلون بهما بحيث لا يتخلل أنثى يعني أو نيراني كوال مردو كان زيك تبنه كبهوي كسيك يعني آفرتي كوالي نزيك نبنه بخودي خويا وتعصب أوانا جاء نزيك هذا نزيك كان مردو كان شن الابن كري خوي ثم ابنه أو جاء كري دوباره هرب كرلي ونزيك كبيته ثم الأب أو جاء باو ثم أبوه باوشي باوك كبابيرة ثم الأخ للأب والأم براي لباوشي ودايشي كوانا هموي اعتبار يعني لو دا أنزل الروانجي شرعيوة ثم الأخ للأب أو جاء براي لا باوشي يعني داچان بون لباوچان دوجني هنا بن لباوك برايا بەڵام دایکیان جیاوازە ئەو مردوو زیندوەکەی ئەوە پیاوەکە دوژنی هەو بێتن هێستا دەگمەنە خۆنیە مامۆستایان حەساینەوە لە میرات دابەش کردن بابەتە نەماوەنی ماوەسا عەباس بەداخەوە ئومەت خاڵی بوو لەو زۆرە پیاوانە بارەوا بڵێ فعمل كان جي توی زەمەدانی لەسەرێنی ئەزانی چۆنە ماوەسا عەباس ئەو پەیوەندی مەسەلەی ژن و ژن خوازی و ئەوانە بەخوا هیچ پەیوەندی بە ئافرەتانەوە نییە بەخوا بادان پێدا بنی پیاوەکان لە مەیدان کشانەوە کورت و مختصر هەرەوەڵا تەنها هیچ ئافرەتێک پێ خۆش نییە بەخوا ئافرەتی ئەسحابیش کە ئێستا باسەکرێ بەڵام لەو لاوەشت لەوانیش باسەکرێ خوایان لێ ڕازی بێت لا ئافرەت حەز ناکاتن پێخۆشە و پیاوە بە تەنێبی حەز ناکە ئەو زاڵمە حەقی سەیدی کە دەخوا دەڵێن نا پیاوەکە زوڵمم لێکا گەژن بێنی ڕێک فەلسەفەی ژنهێنان ڕێک بە پێچەوانە بوویتەوە ئەجینا وانییە ئەوە بەشی سەیدی کەی خواردیە وایەن لە ڕاستیدا بەس ئەگەر پیاو بێ بمعنى الكلمة ثم الأخ للأب ثم ابن الأخ للأب والأم أو جاء برازا أو برازاي كوا برايك لدايك باوك ولا بو مردوكي يعني براي مردوك بوا ثم ابن الأخ للأب أو جاء برازاي كوا برايك لباوك براي مردو بوا براي حقينا يعني باوچیان یەکە بەس دایکیان جیاوازە چونکە دەڵێن برای حەقی واتە دایک و باوک هەردووک ئەوە زڕبرایە بەڵام لە باوچیوە. ثم العم على هذا الترتيب عینی بە هەمان شێوە ئەو جا مامی لە دایک و باوچی مامی لە باوچی و ئەوە یعنی بەو تەرتیبە. ثم ابنه لە پاشاندا ئامۆزە ئیبنی عەم ئەبیتە ئامۆزە لە بۆ مردووی ونیە لە کوردەواری پێی دەڵێن ئامۆزە. فإن عدمت العصبات فالمولى المعتق ئەگەر هاتوو عەبدێک مرد هیچ لەوانەی نەبوون ئەوە چێ ئازادی کردیە ئەوە لە هەموو کەس ئەولاترە ئەبە ئەبەو نەوەی.
والفروض المذكورة في كتاب الله تعالى 6 أو بشاني أو پشکانەی کەوا لە قورئاندا باس کراون کە دەدرێنە خاوەن بەشەکان کەسێک کە وەفاتەکە 6. النصف نیوە واتە کەسێک کە وەفاتی کرد میراتگیرەکەی نیوەی ماڵی ئەباتن. والربع واتە 4 والثمن 8 والثلثان 2 واتە 2 لەسەر 3 ماڵەکەی دەکرێتە 3 بەش 2 بەشی ئەبال لە 3یان ئەوەی دیکەش 8 یعنی بکرێتە 8 بەش 1 لەسەر 8 واتە یەکی ئەباتن لە 8 ڕوبعیش بامان شێوە 1 لەسەر 4 والثلث 1 لەسەر 3 واتە بکرێتە 3 1 بەشی ئەبات 2 بەش ئەمینێ. والسدس 1 لەسەر 6 واتە بکرێتە 6 بەش یەکی بات. فالنصف ئەوجا ئەوە بەشەکانی گوتن کە 6 بوون دێت 1 بە 1 ئەوانی کەوا حەقی ئەو پشکیان هەیە حەقی نیوە 3 4 8 6 ئەوانە. فالنصف فرض 5 چێنە ئەوانەی کەوە کەسێک وەفاتی کرد نیوەی ماڵی دەبن بەشی 5 کەسانە. البنت کەسێک کە وەفاتی کرد کچی لە پاش بەجێمە کە کچەکەی میلادگیری لەگەڵدا نەبوون نیوەی ماڵی دەبا هەمووی نابات. وبنت الابن و چی پێ دەڵێن واتە کچی کوڕ نەوە بەڵام کچ نەوەی کچ نەک کوڕ. والأخت چکە زۆر جاروەیە یعنی کەسەکە سبحان الله کوڕی وەفاتەکە یەک منداڵی هەبووە ئەویش کچ بووە جوانە مەرگەبی وەنیە ئەو حاڵەتانە ڕوو ئەدەن خێزانیشی وەفاتەکە ئەو دەمینێتەوە یەک کچی هەیە ئەوە حاڵەتانە زۆر ڕوو ئەدەن چەندی دەباتن نیوەی دەباتن. والأخت من الأب والأم خوشکێک لە دایک و باوچەوە لە بۆ مردووکەی. والأخت من الأب خوشکێک تەنها لە باوکەوە یعنی لێرانە ئەمە هەتا ئێستا باسی خوشک و برا و مام و ئەوانەی ئوممان نەکردیە هەمووی باسی ئەومان کردیە ئەوانەی کە باوک و دایک ئەوجا باوک چونکە ئیسلام اعتیبار بە ئەسڵی ئەسڵ و فەسڵ دائەنێ باوە بڵین بە ئەسڵ و فەسڵی مرۆڤەکان دائەنێ. لێ زۆر دژی زینا و ئەو بابەتانەیە زۆر دژی ئەو کۆمەڵە زەواجە ناشەرعیانەی کەوا مرۆڤەکان لە تێرکردنی ئارەزوەکان ڕۆژگارێک دێت و دەی شەرعین و لۆخوان دەکەنە یاسا و بە یاساوان ئیتر ئەوانە نابێتە هۆی میراتگرتن. ئەوجا دەڵێ چی والأخت من الأب ئەوجا دەفەرمێ والزوج إذا لم يكن معه ولد واتە ئەگەر ئافرەتێک وەفاتی کرد مێردی لە پاش بەجێمە و هیچ منداڵیشی نەبوون ئەو ژنە لەو پیاوەی نە لەو پیاوەی نە لە پیاوێکی تر بە نمونەگە بێوەژن بوو مارەی کردبوو وەنی حاڵەتی وا دەبێتن بۆ نمونە پیاوێکە و ژنەی نایتەوە ئەوەی هەبووینە منداڵی هەبووینە جا ئەو کاتە ئەو پیاوەش نیوەی ماڵەکەی دەباواتە ئەو نسفە لە بۆ ئەو مندانە بوو دینە سەر الربع ڕبع واتە 4 1 لەسەر 4 ئەو ماڵە چێ دەیبا فرض 2 دوو کەس ڕبعی دەبن واتە 1 لەسەر 4 ماڵی مردووەکەی دەبن. الزوج مع الولد أو ولد الابن لە نسفی باسمان کرد ئاخر بابەت گوتمان ئەگەر ژنەکە منداڵی نەبوون مێردەکەی نیوەی دەبا ئەی ئەگەر هەیبوون ڕاست دێتە خوارێ لە بۆ چەندی لە بۆ 4 بزانە شەریعەت چەند جوانە یعنی هەموو اعتیبارێک لە بۆ کەسەکان دائەنێتن ناکرێک بێ دەستە گوڵی خۆی لێ بدا ئەوەی دیکە بمینێتەوە نە هەمووی دابەشکاریە لەلایەن خوداوە. وهو فرض الزوجة ئەو جا دەڵێت چی ئەوە بڵێن گوتمان زەوج ئەگەر وەلد و واتە نەوەی مردووەکەی لەگەڵدا بوون نەوەی ئافرەتەکە ئەوجا وهو واتە لە بۆ ڕبعی گەڕێتەوە دەڵێن فرض الزوجة والزوجات مع عدم الولد أو ولد الابن. ئەلێرانە باسی ئافرەتەکاتن ئافرەتێک یاخود چەند ئافرەتێکی لە پاش بەجێمان پیاوێک وەفاتی کرد بە مەرجێک منداڵی نەبوون ئەو پیاوە لەو ژنانە و نەوەشی نەبوون وەلەد الئیبن نەوەشی نەبوون ئەوە ئەو ژنە ئەگەر بەتەنێ بوو 4 دەباتن و ئەگەر کۆمەڵەیەک بوون 4 دەبن یعنی چ ئافرەتێک بیت کۆمەڵێک بیتن 1 2 3 ئەوە هەتا 4. والثمن
دێتە سەر هەشتێک واتە یەک لەسەر هەشتی ئەو میراتە دەدرێتە چێ فرض الزەوجەتی والزەوجاتی مع ولدی ئەو ولدی الئبنی. لە خاڵی پێشتر گوتمان ئەگەر پیاوێک وەفاتی کرد منداڵی خۆی نەبوون نەوەشی نەبوون ئەوە ژنی کە هەبوو یاخود چەند ژنێکی هەبوون چوارێکیان نەبن. ئەی ئەگەر منداڵی خۆی هەبوون یان نەوەی هەبوون ڕێک لە چوارێکی دێتە هەشتێکی دەبن. جا چ ژنێک بیتن لە پاشی بەجێما بێ خێزانێک ینی ئافرەتێک یاخود چەند ئافرەتێکی هەبوو بێتن تەمان هەیە وە نەبی بڵێنەما ئەو خاڵە هەر ئەوە نییە ماوەسایکی بەڕێز لە لایمەوە وەفاتی کرد چواری لە پار بەچێمە زۆر جار دەڵێن پیا و یەک دووەکان بینیتن ئەگەر ئێک وەفات کرد ینی پیا و هەر سوبحانەڵڵا تەکبیر و تەدبیری لەوەیە کە ئەڵێ گەر ئێک وەفاتی کرد ئیدی کە بمینێتەوە هێزار وێ پیا و لە چواران لە دوان دەڕوە ینی هەر ئەو ساڵانە هەیە لە دوان ڕۆیشتە لە چواران ڕۆیشت حاڵەتەش دەبیت جا چەند دڵیان خۆشە ئەو بەڕێزانە. دەڵێت وەثلوثانی یعنی دوو لەسەر سێ چێ دەبە فەرض ئەربعەتین پشکە لە بۆ چوار کەسان فەرض ئەربعەتین ئەلبنتەین ئەگەر کەسێکی مردوو دوو کچی لە پاش بەجێمات و بنتەی ئیبنی دوو نەوا واتە دوو کچی کوڕی والأختەینی من الأب والأم دوو خوشتی لە پاش بەجێما مردووەکە لە بابی و لە دایی واتە حەق خۆشی بوون والأختەینی من الأب یان ئەو دوو خوشکانە داچیان جیاواز بوو لەگەڵ مردووەکە لە بابی لە بابەوە دەبوونە خوشتی ئەوانیش لەو کاتەیدا دوو لەسەر سێی ماڵی مردووەکە دەبن لە ڕوانگەی شەریعە. والثلث دینە سەر سێیەک یعنی یەک لەسەر سێ فەرض اثنتەینی ئەویشیان بەشی دوو یاخود پشتی دوو کەسە دوو ئەوانەیە میراتگرانە الأم دایک کاتێکەوە ڕۆڵەکەی دەمریتن ئیدا لەم تحجب ئەگەر هیچ میراتگیرێک نەبوو مانع لەوەی کەوە بەشی بگرێتن وهو للإثنين فصاعدا من الإخوة والأخوات من ولد الأم أو هاتي نسر ولد الأم واتا دەڵێن بەشی دوانە یان زۆرتر فەساعیدەن لە بۆچێ لە برا لە خوشک لە داکڕە ئەوانیش سێیەکی دەبن دوو بڵێن خوشک و برا دوو بن یان زۆرتر ئیثنەین یعنی دوو بن فەساعیدەن یان زۆرتر کەوا لە دایکەوە بن واتە بەو شێوازە ئەوانیش سێیەکی دەبن. بەڵێ بابیان یەک نییە من وەلەدی الأم بەڵێ ئەوە خوشک و برای لە داچی خوشک و برای لە دایکی جا دوو بنیان کۆمەڵێک بن تەمان ئەو حاڵەتە ئێستا لەوانەیە دەگمن بیتن مەسەلەی برا و خوشیێوانەی بەتەمەن بنەگەر ڕووبداتن دەنا کەم وایە ئێستا ئافرەت منداڵی خۆی بداتە بەر دەستی کەسێکی دیکە حەمدا بڵێ شیر و شتوێ دیکەوە دەستەکەی بەڵام جاران ئەوە زۆر بووە ینی داکێک و ئومەتێکی بووە ئافرەتە بۆ شیری تێدا بووە ئافرەتی دیکەنەی بۆ شیریانوە دەست نەکەتیە ئەو بەستە زمانە شیری دایکە چەند ینی حساب کە بە گەڕک ئەوە بۆ لە گوندی ئەوی هاتیە و هەندێکی دایتێک نەبوو منداڵە پێ ڕزگار بێ لە برسێتی لێ و حاڵەتانە زۆڕی داوە. دەینە سەر شەشیەک یەک لەسەر شەشی ماڵی فەرض سەبعەتین بەشی هەفت کەسانە لە میراتگیران الأم مع الولد دایک لەگەڵ هەبوونی کوڕی میراتگیرەکە ئەو وەلەدی الئیبنی یان نەوەی هەبێتن لە ثلوثی باسمان کرد یەک لەسەر سێیە برد ئەگەر هات بە هیچ کەسێکی لەگەڵدا نەبایە بەڵام ئەگەر هات و لەگەڵیدا بوو دەبیتە شەشیەک یان لە سێیەکی دێتە شەشی زۆر فەرقی هەیە ڕێک یعنی نیوەی جاری پێشوو. ئەو ئیثنەینی فەساعیدەن یان دوو یان زۆرتر ئیثنەین فەساعیدن واتە زۆرتر فەساعیدن من الإخوة والأخوات لا خوشک و لە برا وهو
دووبارە دەڵێن شەشیەک للجەدەتی نەن شەشیەکی دەبا عند عدم الأم ئەگەر هاتو دایکی نەمابوو. ولبنت الابن مع بنت الصلب ئەگەر نەوەی هەبوو و کچی خۆشی هەبوو بنتی الصلب واتە کچی خۆی ئەوانیش یعنی ئەو کچە شەشیەکی دەباتن. وهو للأخت من الأب مع الأخت من الأب والأم ئەگەر دوو جۆرە خوشکی هەبوو خوشکێکی هەبوو لە بابی بوو خوشکێکیشی هەبوو لە بابی و لە دایی بوو واتە خوشکێکی حەق خوشکێکی زڕ خوشکە زڕەکەی کە کوردەواری ئەو مستەڵەحانە بەکاردەینی لەنا زۆر جاروەیە خوشکە زڕەکە زۆر باشە لە خوشکە حەقیەکەی عەتف و سۆزی زۆرترە بەڵام ئەوە وەکو حاڵەتێکانی ناوێت کە بەسەر و بابەتە دابڕایە ئەگەر لە باوچی بوو ئەوی شەشیەکی دەباتن لە کاتێک کەوا خوشکێکی لە دایک و بابیشی هەبوو. وهو فرض الأب مع الولد أو ولد الابن و بەشی باوکە لەگەڵ هەبوونی منداڵی مردووەکە یان منداڵی کوڕی واتە نەوەی هەبوو مردووەکە چ کوڕی هەبوو چ نەوەی هەبوو لەو کاتەدا باوک شەشیەکی دەبا. وفرض الجد عند عدم الأب چۆن گوتمان فەرضی جەدەیە لە یەکەم جار ها لە ینی لە باسکردنەکەی دووبارە دەڵێن فەرضی ینی پشتی باپیریشە لە کاتێک کە باوکی نەمابوو تەمەنە ئەو حاڵەتانە زۆرە وەکو گوتمان باوک جوانە مەرگە بێتن باپی دەمینێتەوە ئەو جار ڕۆڵەکەش جوانە بەرگە بێ ینی نەوەکە باپیر دەمینێتەوە باپی لەو حاڵەتەیدا میرات لە نەوەکەی دەگریتن بە شەشیەک. وهو فرض الواحد من ولد الأم و بەشی یەک کەسیشە لە چێ لە خوشک و برای لە دایکی نەک لە باوکی و لە دایکی و لە باوکی و ئەوانە بەڵکو لە دایکی. دێنە سەر ئەوانەی کەوا میرات ناگرن ساقیتە بن بە هەندێکی دیکە چێ بە چێ لا ئەچێ لە میراتگرتن ئایا وەکو گوتمان ئەگەر کەسێک وەفاتی کرد ئەوانەی ناومان هێنان هەموو ئەوانە پێکەوە هەبوون ئایا هەموو دەگرن؟ نا هەندێکیان ساقیت ئەبن واتە ڕێگریەک پەیدا ئەبێلەوەی کە ئەوانە میرات بەرگن بەڵکو ئەوان میرات لەو مردووە ناگرن بەوەی کەسانێشکە کە لە ژیاندا بوونیان هەیە. وتسقط الجدات بالأم کاتێک کەوا مردووەکە دایکی مابێ نەنەکان میرات ناگرن. والأجداد بالأب باپیرەکان بەهۆی باوکەوە. وتسقط ولد الأم مع أربعة و بڵێن دایکی لە بڵێن ولد الأم ینی ئەو کەسەی کەوا لە دایکەوەیە لەگەڵ چواران الولد چێنە ئەو چوارانە ینی برایەک کەوا لە دایکی بیتن لەگەڵ کە مردووەکە وەفاتی کرد کوڕی خۆی هەبێ ئەو ولد الابنی یان نەوەی هەبێ لە کوڕی والأب یان باوکی هەبێ یان والجد باپیری هەبێ لەو کاتە برای دایکی ناگریت برای دایکی بۆی ئەو چوارانە لە میراتی ئەو مردووە بێبەش ئەبیت. وتسقط الأخ للأب والأم مع ثلاثة ئایا برا کەسێک کە وەفاتی کرد برای هەبوو هەموو کاتێک برایەتی لێرانە دەور ئەبێنێ و میرات ئەگرێن نا ئەویش بێبەش ئەبیتن وەکو باوک نییە برا بێبەش ئەبیتن لەگەڵ چێ مع ثلاثة ئەگەر سێ کەس وجودی هەبوو برای باوکی و دایکی تەنانەت برای باوکی دایکیە بێبەش ئەبێ لە میرات چێنە الئیبن کەسەکە کوڕی خۆی هەبوو و ئیبن الئیبن نەوەی هەبوو لە ڕوانگەی شەرعی ئەوانە ئەو برایە بێبەش ئەکەن والئەب یان باوکی هەبوو دووبارە باوکەکە بێ ڕێگرە لەوەی کەوا برای کە لە دایکی و باوکیشیتی بێبەش ئەکات. ويسقط ولد الأب بهؤلاء الثلاثة برایەک کەوا تەنها لە باوچیە بەچێ ئەویش ساقیت ئەبێتن ئێستاوە برای باوکی داشی زانیمان بەو سێ کەسە نزیکانە کوڕی خۆی نەوەی باوکی ئەدی باوک برایەک کەوا لە باوچیە
واتە دایکیان جیاوازە بهؤلاء الثلاثة بەو سێیانە بالآخر عفوا بهؤلاء الثلاثة واتە بەو سێیانەی کە ڕابردن ئاماژەیە یعنی اسمی شاڕی لە بۆوان واتە عینی برای باوچی بە کوڕی خۆی بە کوڕی کوڕی بە باوچی بێبەش ئەبیتن و بالأخی للأبی والأم و بە برایەکی باوچی و دایکی واتە کەسێک وەفاتە کاتن برای باوچی دایکی لە پاش بەجێمایە برای باوچی بەشی نابات چونکە برای باوچی و دایکی لە پێشتە لە تەنها برای باوچی لە مردووەکە وأربعة ئەوە بڵێن باسی ئەو کەسانەی کردکەوە ساقیتە بن واتە بێبەش ئەبن لە میرات بەبوونی هەندێکی تر کە کەسێک وەفاتەکە وەکو گوتمان چونکە ئەو پشکانی کە دابەشمان کردن یعنی عەفەن باسمان کردن نیوە و سێیەک و چوارێک و هەشتێک و شەشێک و ئەوانە کە ئەو کۆمەڵە میراتگیرە پێکەوە کۆ ئەبنەوە کەسێک وەفاتەکە هەر هەموو پێکەوە ناگرن هەندێکیان بە هەندێکیان لا ئەچن چۆن هەندێکیان بە هیچ نەوعێک بێبەش نابن کە باسمان کرد باوکو و دایک ژن و مێرد ئەوانە کە بە هیچ نەوعێک بێبەش نابن بامان شێوان دە کەسیش بێبەشە بن ئەوجا باسی چێ ئەکاتن ئەوانەی کەوام عەسەبەی دروستەکەن وأربعة يعصبون أخواتهم چوار کەس خوشکەکانیان دەکەنە عەسەبە دەیانهێننەوە سەر میرات و لەو بەشەی کەوا لۆیان دانرایە بەشەکەی تێکەدەن بە عەسەبە ئەگرن بە عەسەبە ئەگرن واتە ئەو بەشەی کە باسمان کرد بۆن منە ئافرەتان کە گرتیان کە کاتێک وجودی ئەوانە هەبوو کە ئێستا باسەکەین ئەوانە بەهۆی عەسەبەوە ئەگرن نەک بە فەرز چ بوو کە نیوە بوو کە سێیەک بوو هەشتێک بوو چوارێک بوو لە ژنەکان جا دەڵێ چوار کەسیان خوشکەکانی خۆیان دەکەنە عەسەبە بۆ نمونە ئەلئیبن کوڕی مردووەکە و ئیبن الئیبنی کوڕی واتە نەوە والأخ من الأب والأم واتە ئەوانە هەموو خوشکەکانی خۆیان دەکەنە عەسەبە والأخ من الأب برایەک لە باوچیەوە کە باوچیان یەکە و دایکیان جیاوازە ئەوانە خوشکەکانی خۆیان دەکەنە عەسەبە ئەو فەرزەی کەوا دەیانگرت کە دیاری کرابوو کە باسمان کرد بە فەرز ناگرن بەهۆی عەسەبەوە ئەگرن وأربعة يرثون دون أخواتهم چوار کەس تەنها نێرەکان ئەگرن خوشکەکانیان ناگرن کەسێک کە وەفاتەکە لە دەوروبەرەکەی تەنها نێرەکان ذکوور میراتگیری ئەو مردووەی ئەبن خوشکەکانیان نابنێ چێنە وهم الأعمام لەو بەشانەی کە باسمان کردنی وە و سێیەک بۆ هەشتێکوانە هیچ باسی پوراتان گوێ لێ بوو ناوم هینە باسی پورانمان نەکرد جا بۆیە دەڵێت چی وأربعة يرثون دون أخواتهم چوار کەس میرات لە مردووەکە ئەگرن بەڵام خوشکەکانیان نا بەس نێرەکان پور ناگریتن عەممە تەمان لە زمانی عەرەبی پور دەبیتە خالە و عەممەوەنیان بەس لە کوردی ئێمە یان دەڵێن پور یان پەلک یان پلا ئەوە جابەشکاریەکمان هەیە بەس ئێستامە لە مەنتیقەیمە هەردووکایە تەمان ئێستا بەڵام ئەمنیەک بە خۆمان هەر دەڵێن پور بە خوشتی بابی بە خوشتی دایکی هەر دەڵێن پور بەس هەیە جیاوازیان نەکاتەوە بەوی دەڵێ پلک بەوی دەڵێ پور تقریبا ینی ئەو شێوازە شەیە لەناو کورداری هەشە هەمووی هەر دەڵێ پور هەی دەڵێ مەتێ و نازەم میم و ئەو بابەتانە شەنە بەس عەرەب عەممە و خالەی دانایە جا ئەلموهیم کاتێک کە مام دەگرن پوری لە تەرەف بابیەوە واتە خوشی بابی ئەوان ناگرن و بەنو الأعمام ئامۆزا نێرەکان دەگرن بەڵام ئامۆزایی یعنی دۆتمان وانە بادینان جیاوازی کردەوە پسمە دۆتمان پسمام ئامۆزایە دۆتمام ئامۆزای کچە دۆتمام ناگریت والله باش بوو لێرە بەکەلکن هات وانە بەڵێ خۆشناو ئینکاری ناکرێن وبنو الأعمام
گوتمان واتە ئامۆزە لە کوڕەکان نەک کچەکان. و بەنو الأخی واتە برازە، برازایی کوڕ بەڵام برازای کچ ناگرن. بەنوونە بەنو ئەبنائینا و بەنوهن ئەبناء الرجال الأباعد. چێ سوێتی خوێندیە؟ ئیبن عەقیل نیست؟ لەوێن دەر شعرێکی دەڵێ بەنوونە بەنو ئەبنائینا و بەنوهن ئەبناء الرجال الأباعد. دەڵێ کوڕەکانمان کوڕی کوڕەکانمانن، کوڕی کچەکانمان بەنوهن ئەبناء الرجال الأباعد، کوڕی پیاوانێکن لێمانەوە دوورن. کچەکانمان دەبنە خێزانی پیاوانێک لە پشتەوە، یعنی لە پشتیە خزمی ئێمە نین، بەڵکو هەر لە عەشیرەتێکی دیکەن، لە میلەتێکی دیکەن. لێ دەڵێ بەنوونە بەنو ئەبنائینا، کوڕەکانمان ئەوانن کە کوڕی کوڕەکانمانن، نەسەبە لە نێرەوە دێتە خوارێ. وانە هەرچەند پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە پێچەوانە بووە سەید لە کچێواتیە، بەڵام ئیتر وەکو عرفی کۆمەڵایەتی جگە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەسەبە لە نێریەوە دێت. جا دەڵێ بەنوونە بەنو ئەبنائینا و بەنوهن کوڕی کچەکانمان ئەبناء الرجال الأباعد. بەڵێ دەڵێ وعصبات المولى المعتقی، بە هەمان شێوە ئەگەر کەسێک وەفاتی کرد کۆی لەبوو کەسی نەبوو مەولە المعتق لێگری، بەڵام ئەگەر مەولە المعتق نەمابوو خوشتی دەگریت، نا ئەویش نابیت. ئەوانیش ژنەکانیان دووبارە نابنە میراتگیری ئەو کۆیلەیە. ئەوە باس و بابەتی میرات بوو بە کورتی و پوختی. بێگومان ئەو هەویرە ئاوێکی زۆری دەوێ، یعنی شتێک نییە بەو ئاسانیەی تێیدا تێپەڕین. بەڵام ئێسامە تێی گەیشتین بە کورتی و پوختی چی لە پیاوان دەگرن چی لە ژنان دەگرن. فەرزەکانی لە شەریعەتدا لە قورئان و سونەت داواریت بووین چنە؟ ئەو پشک و بەشانە کەنی و سێیەک و چواریەک و هەشتێک و دووسێیەک و ئەوانە. دوایە ئەوانەی کەوا هەندێک بە هەندێک ساقیت نابن، واتە بە هیچ کاتێک بێبەش نامن لە میرات، و ئەوانەی بە هیچ نەوعێک ناگرن، و ئەوانەی نێرەکانیان دەبنە میراتگر میەکانیان نابنێ، واتە ئافرەتەکانیان. ئەوە شتێک لێ تێگەیشتین ئەگەر هەر زانیاریەکی گشتی ناو ببین، یاخود یعنی گە ثەقافە عامەشی ناو نەبین وەکو سەرداوێک کەتە بەردەستمان. بەڵام بمانەوێتن بە مەتنی فەتح القەریب، یعنی ئەبی شوجاع، مەتنی ئەبی شوجاع لە کۆی بابەتی میرات بگەین، بەڕاستی ئەوە دەیوێتن، چونکە بابەتێکە یعنی ئاڵۆزە لێکدانەوەی دەوێتن. ئەو هەموو کەڵ و فەرعانەی کە دێنە ناوێت دەبی کەسێک بی بەڕاستی بیرکاری زان بێتن. بابەتێکمان ماوە کە ئەگەر کات مۆڵەتمان پێ بدا پێم خۆشە هەر لەگەڵ ئەوەی تەواوی کەین، باسی وەسیەیە. کەسێک کە وەفاتە کاتن وەسیەت بکاتەمان. وەسیەت شتێکە بەڕاستی زۆر زۆر مەمدوحە لە ئیسلام، سنەتێکی زۆر پێویستە کە ئینسان هەمیشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتن کە یعنی هەموو کاتێکی ئینسان وەسیەتەکەی لە لای خۆی نووسی بێتن، یعنی ئەوەندە لە لای سەری بێتن یاخود لی نزیک بێتن کاتێک کەوا وەفاتە کاتن کە چی هەیە و چی مەبەستە شتەکان زانراو من لە لای میراتگیرەکانی. بۆ نمونە تو لە ژیانتدا حەزتی هەندە خێر و شتێ بکەی پێڕاناگەین نووسیتت کە لە دوای خۆت ئیشەکان بکرێتن، ئەو وەسیەتانە لەوەی تەنفیز بکرێن و شتەکان بزر نەبن. جا وەسیە لێرانە ئەمیش هەر بە کورتی پوختی باسەکاتن، چونکە هەموو ئەرکان وانەی باس ناکاتن، لە کتاب متەوەڵەکان زیاتر باسەکاتن. فەرمێ وتەجوز الوەسیەة بالمعلوم والمجهول والموجود والمعدوم. دروستە کەسێک کەوا وەسیەت ئەکا دوایوی ئەو وەسیەتە تەنفیز بکرێت، جێبەجێ بکرێتن، ئەو ماڵە بدرێتە ئەو کەسانی کەوا وەسیەتیان لەسەر کرایەیان، ئەو شتێک کە وەسیەتی دەربارە کرایە بە شتێک کەوا معلوم بێ، بڵێ کاکە ئەو خانووان کردە وەسیەت لە دوای من لەبۆ فڵانە کەسی، و مەجهول بێ خانوویەک لە پاشی من بکڕن و وەسیەت بێتن ئەوەی جێبەجێ بکەن، هۆ مەجهولە. و مەوجود بێ بوونی هەبێ ئەو شتە، دروستە ئەو شتە بوونی هەبێتن و دروستە نەش بێتن، وەکو گوتمان معدوم بێتن، یعنی لە دوایوی پەیدا بێتن.
ئەوە دروستە وەسیەتی پێ بکاتن. یعنی بۆ نمونەکە دەڵێ كالوصية بثمر هذه الشجرة قبل وجود الثمرة. هێشتا کە بەروبوومی پێران نەگەیشتیە، کەسەکە وەفاتی کرد کەوە نەبوو، هێشتاکە بەروبوومی نەبوو، یان شتێک کە بۆ نمونە لەمە و دوا بەنیازن ئەو پرۆژەیە جێبەجێ بکەنکەوە ئەوە معدومە، بەڵام دەزانێت لە پاشیوی جێبەجێ ئەکرێتن، بۆیە دەتوانین وەسیەتی پێ بکاتن. کەواتە وەسیەت بابەتێکی زۆر بەرفراوانە بە شتێکی زاندرا و نەزاندرا و بە شتێک کە ئێستا هەیە لە بوونی وجودی ینی وەسی کە ئەوەی کە دەیەوێ وەسیەت بکاتن یان لە دوایوی کە پەیدا بێ. وهي من الثلث وەسیەت لە سێیەکی ماڵی جێبەجێ ئەکرێتن. فإن زاد وقف على إجازة الورثة. ئەگەر هاتوو ئەو کەسەی میرات عفوا ینی وەسی ئەوەی کە وەسیەتی کرد کە لە دوایوی جێبەجێ بکرێن، کە وەسیەتەکەی لە سێ بەشی ماڵی لە سێیەکی ماڵی زیاتر بوو، ئەوە دەمێنێتەوە سەر ئیجازەی وەرەثەکان. میراگیرەکانی ئەگەر ڕێیان پێدا ئەوە جێبەجێ کرێ، ئەگەر ڕێیان پێنەدا ئەوە لەگەڵ میراتەکەی یعنی هەر میراتە بیت و تەنها لە سێیەکەکەی جێبەجێ ئەکرێتن، یەک لەسەر سێی دەبێتە وەسیەت ئەوەی دیکە لە بۆ میراگیرەکانی بێتن. ولا تجوز الوصية لوارثه. وصية دروست نییە لە بۆ واریثی کە میراتی لێگرێ بکرێتن إلا أن يجيزها باقي الورثة، مەگەر میراتگیرەکانی دیکە ڕێی پێ بدەن ئەوە دروستە بۆ نمونە لە بۆ کوڕێکی، لە بۆ کچێکی، لە بۆ یەکێک لەوانەی کەوا دەوروبەرینی کەوا میراتی لێگرن دروستە، بەڵام دەمینێتەوە سەر ئیجازەی وەرەثەکانی، چونکە ئەو بە میراتیش ئەبا بە وەسیەش تەمەن لەسەر دڵی قورسە، با میراتی بابی بیتن، بای برای بیتن، لەسەر دڵی قورسە، ماڵ خۆشەویستە، ئەگەر ئەوەی نەکەن ئەوە جێبەجێ ناکرێتن لە بۆ میراتگیری. وتصح الوصية من كل بالغ عاقل. دروستە وەسیەت لە هەموو کەسێک کەوا بالغ بێت، بلوغی بوو بێتن وەسیەت کاتن، و عاقڵیش بێ، ئەو کەسە مەجنون نەبێ، شێت نەبێتن. لكل متملك، لە بۆ هەموو شتێکیش کە خاوەنداری پێ بکرێتن، هاتە دوور لە ڕووتان لە بۆ ئاژەڵ و شتیوە نابێتن، شتێک خاوەنداری پێ بکرێ. وفي سبيل الله تعالى. و دروستە وەسیەتیش بکرێتن لە بۆ شتێک لە پێناوی خی گەورە، لە بۆ مزگەوتێکە، لە بۆ خەستەخانەیەکە، ئەو شتە سەرف بکرێت و وەکو وەسیەتێک لە دوای بی. وتصح الوصية إلى من اجتمعت فيه 5 خصال. وەسیەت لە لای چێ دروستە بیکەی؟ جاچ بە نووسینەوە بێت چ لە کوردەواری دیانگۆ سەروەسیەت. سەروەسیەت چێ بوو؟ ئەوەی کە لە دوای مردووەکەی هەڵەسا بە تەنفیزکردنی وەسیەتی ئەو مردووە، سەروەسیەتیان پێگۆ. دروستە لە بۆ کەسێک ببێتە سەروەسیەت، یعنی وەسیەتی لەنا بکرێتن، ئەو 5 ڕەوشتەی تێدا یعنی ئەو 5 خەسڵەتەی تێدا کۆبوو بنەوە. یەکەمیان ئەلئیسلام، واتە مسلمان بێتن، والبلوغ، ئەو کەسە پێگەیش بێتن، والعقل، عاقڵیش بێتن، مەجنون نەبێتن، بێگومان یعنی ئەو کەسە ژیر و ئەوە بێتن. والحریەت، و کەسێک بێ ئازاد بێ، عەبد و کۆیلە نەبێتن. والئەمانەت، صیفەتی دەستپاچی تێدا بیتن، ناکرێت لە لای کەسێکەوە ئەمین نەبێتن وەسیەتی لەلا بکرێت و بکرێتە سەر وەسیەت و وەسیەتەکانی جێبەجێ بکات، چکە چێ دەڵێ ئەو دوایە نابی خۆی لە وەسیەتەکەی زیاد ناکا، یاخود وەکو پێویستە بە وەسیەتەکەی هەڵناسێ. بۆیە ئەمانەت لەگەڵ ئیسلامەتی و بلوغ و ئەوانە بە مەرجی ئەو کەسە دانراوە، گیانی کە بەسەر وەسیەت دائەندێت کە تێدا بێتە جێ. ئەوە بە کورتی و پوختی باسی دوو بابەتی گرنگ بوو کە باسی فەرائیض و وەسایە بوو. لەخوای گەورە پاڕێنەوە کە ئینشاءالله بتوانین بە جوانی تەعامل لەگەڵ ماڵ و سامانەکانمان بکەین، نەبیتە ئەرک لە دوای خۆمان، چکە بەڕاستی بەداخەوە لە ناو کووردا ئەو بابەتە بە جوانی بەڕێوە نەچووە، بە تایبەت بابەتی میرات ئافرەتان بێبەش کراون. جگەلەوەی کەوا لە شەریعەتدا شتێک هەیە وەقف الذکوور، عولەما هەندێکیان کردیتیان ڕێیان پێدا و هەندێکی دەڵێن نابێتن. تەمان ئەوە بۆ چوون و اختلافی لەسەرە، بەڵام هەیە هیچ وەقف الذکوورێک نەبووە لە هەمان کاتدا کچەکانیان بێبەش کردیا، کە بەڕاستی ئەوە تاوانێک کە دەربارەی ئافرەتان دەکرێت. خوای گەورە پێی داون، چۆن دەتوانی جورئەت بکەی کە نێیاندەیە کە هیچ هۆکارێک نەبێتن. خوای گەورە پەناماندا ئینشاءالله،
وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.